بەڵام بە نظری من ئەم بۆ چوونە تازانەی دوای هەڵبژارنەکانی هەم جەنابی مامۆستا عەلی باپیر هەم کۆمەڵی ئیسلامی پێم وایە حەقیقەتە و ڕەغمی هەموو ئەو گلەیانەی لەسەر هەڵبژاردنە بە هەموو ئەو بە هەموو بۆ چوونەکانەوە لە پارتیەوە تا حیزبی سۆسیالیست، بەڵام پێم وایە تاکە غەدرێک کە کراوە لەناو ئەم هەڵبژاردنەیە لە کۆمەڵی ئیسلامی کراوە، لە کۆمەڵی دادگەری عەفو کراوە. هۆکارەکەشی مەسەلەن ئەوەیە کە هەم پێگە و نفوزی خۆی زیاترە لەو کورسیانەی کە هێناوێتی و هەم ئەو کارە خێرخوازیانەی ئەو کردوێتی حیزبەکانی تری هاوشێوەی ئەم ڕەنگە بەقەر ئەمیان نەکردبێ وەڕە ئەو نەقدەی کە مەسەلەن ئەمیری کۆمەڵی دادگەریەی کە چ لە حکوومەت لە یەکێتی و پارتی و تەنانەت لە دۆستەکانی ئەم منتقەیەش لە کۆماری ئیسلامی ئێرانیش و لە تورکیا هیچ کام لەم سیاسیانەی کوردستان نەیانتوانیەوە نەقدی هەمویان بکەن. جا هەیە یەکێک نەقدی ئێرانەکە یەکیانی تورکیاکە، یەکیان نەقدی یەکێتیەکە، یەکیانی پارتیەکە، یعنی نییە مەسەلەن لە پاکێجێکە بڵێ کەسێک لەم سەرکردە سیاسیانە نەقدی هەمویانی کردووە. مامۆستا عەلی باپیر نەقدی هەمویانی کردووە بە بیر و باوەڕیشەوە و پێی وا بووە هەم بیر و باوەڕەکە ئیدۆلۆژیەکەی لەگەڵەوەی و هەماقەتێکیشی وتووە. جا بەڕاستی هەموو ئەمانە هۆکارن بۆی کە لە هەر دەستی وەردانێکا کاکرێ لە هەر ئاڵگۆڕێکا کە پێک دێ مەسەلەن ئینسان باجی ئەمانە بە پێم وایە کۆمەڵی دادگەری باجی بەشێک لەم هەڵوێستە دروست و تەندروست و واقعی و ڕاستیانەی خۆی داوە و بە دوای ئەمانەش ئەبێ ئەگەر ئێمە وەکو ڕۆژنامەنووس و خودی کۆمەڵی دادگەریش پێویستی بەوەیە بە دوای هۆکارەکانی ئەو غەدرەی کە لێی کراوە چییە بگەڕێ بە دوایە لە ناو خۆیە لە زۆنی سەوزە یا زەردە یا هەردووچیانە، ئایا لە ناوچەکەیە ئێرانە یا تورکایە و ئەگەر هەرچی کەسێکە و هەرچی چۆنێکە ئەبێ مەسەلەن ئەم هۆکارانە نیشام بکە و بەڕێی من چارەسەری بکە.